جەنگی درێژخایەنی چیچان بەرامبەر بە رووسیا دەوڵەت و کەسی سەرکەوتوو ئەوە نییە کە دەیباتەوە بەڵکو ئەوەیە کە تەسلیم نابێت ئازا ئەوە نییە کە لە مەیداندا بەرامبەر ببەزێنێ بەڵکو ئەوەیە کە خۆی بۆ هێزی دژ نەچەمێنێ چیچانیەکان نمونەی خاک و خەڵکێکی زیندوو کە تا ئەم ڕۆژ بە دۆڕان ڕازی نەبوون کێشەی درێژخایەنی چیچان و رووسیا ڕەگی کێشەکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1859 ئەو کاتەی چیچان هەرێمێکی سەر بە قەوقاز بوو و لەلایەن رووسیەکانەوە هەوڵی داگیرکردنی درا چیچانیەکان بەم داگیرکاریە ڕازی نەبوون و دەستیان کرد بە خەبات دوای دروستبوونی یەکێتی سۆڤیەت ساڵی 1924 چیچان لە ڕووی ئیداریەوە بەسترایەوە بە سۆڤیەتەوە بەڵام جەنگەکە هێشتا درێژەی هەبوو چیچانیەکان بە سێ فاکتەر بە داگیرکاری رووسیەکان ڕازی نەبوون یەکەم فاکتەری سیاسی جۆری دەسەڵاتداری رووسەکان بۆ ئەوان قبول کراو نەبوو چونکە وەک داگیرکەر سەیریان دەکردن و مامەڵەکردنی دەسەڵاتی ئەوانیان بە دیکتاتۆری دەزانی دووەم فاکتەری ئاینی چیچانیەکان لە ڕوانگەی ئاینیەوە موسڵمان بوون پێچەوانەی بیر و باوەڕی رووسیەکان سێەم چیچانیەکان مەبەستیان بوو دەوڵەتێکی سەر بەخۆدا بمەزرێنن بۆ ئەمەش دەوڵەمەندی ناوچەکەیان یارمەتی دەریان بوو لە ڕووی نەوت و کوشت و کاڵەوە خەونی سربەخۆیی چیچانیەکان بۆ رووسیەکان قبول کراو نەبوو هەر لە سەرەتاوە زۆر بەتوندی ڕەتیان کردەوە ساڵی 1937 بۆ ساڵی 1939 یەکێتی سۆڤیەت بەڕابەرایەتی ستالین خەڵکە چیچانیەکانیان دەگواستەوە بۆ ناوچە دوورەکانی کازاخستان مەبەستیان بوو سەنگ و قورسایی ئەوان لە ڕووی ژمارەوە کەم بکەنەوە وەک چۆن هەمان سیاسەتیان بەرامبەر کورد پەیڕەو کرد لە کۆماری کوردستانی سوور کێشەکان درێژەیان هەبوو تا گەیشتنە ساڵی 1991 لەو کاتەدا گەلی چیچان سربەخۆیی خۆیان ڕاگەیاند و هەڵوەشاندنەوەی سۆڤیەتیان بە دەرفەت زانی حکومەتی رووسیا لە کریملین کە پاژماوەی ئەو یەکێتیە گەورەیە بوو دژی چیچان و هەوڵە سربەخۆیەکەیان وەستا لە دوای ئەو کاتەوە دوو جەنگی گەورە لە نێوانیاندا سەری هەڵدا جەنگی یەکەم ساڵی 1994 بۆ ساڵی 1996 جەنگی دووەم ساڵی 1999 بۆ ساڵی 2000 لەگەڵەوەی چیچانیەکان لە ڕووی هێزەوە کەم بوون بەڵام لە ڕووبەڕووبوونەوەدا بەهێز بوون و بە تەواوی سوپای رووسیایان تووشی هەرس و تێکشکان کردبوو بە تایبەتی دوای ئەوەی دەیان گروپی جیهادی پێک هات لە دژی سوپای رووسیا و لە دیارترین ئەو کەسانەش خەتاب بوو کە رووسیا زۆر بە تایبەت بە دوایدا دەگەڕا چونکە زۆرترین زیانی گەورەی بە سوپاکە گەیاندبوو تەنانەت بەهۆی بەرگریە بەهێزەکانیان رووسیا جەنگی قۆناغی یەکەمی وەستاند و ئاگربەستی ڕاگەیاند بەڵام لە دووەم جەنگدا سوپای رووسیا چووە ناو پایتەختەکە و شاری گرۆزنیان کۆنترۆل کرد لە ئێستادا چیچان وەک دەسەڵات لە ڕوانگەی شکڵیەوە خود مختارە بەڵام لە ڕاستیدا سەر بە دەوڵەتی رووسیایە و سەرکردەکەی ئێستایان بە ناوی ڕەمەزان قادرۆف کەسایەتیەکی نزیک لە ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیایە و کوڕی ئەحمەد قادرۆڤە کە ساڵی 2004 تیرۆر کرا و تەنانەت هەندێک سەرچاوەی نافەڕمی ئاماژەیان بەوە دەکرد کە کوڕەکەی خۆی دەستی لە تیرۆرکردنەکەدا هەبووە تا بگاتە دەسەڵات و پلاندا ڕێژەری ئەم تیرۆرەش رووسیا بووە.